تەبگەری ئازادی کۆمەڵگەی کوردستان هەڵوێستی خۆی نیشان دەدات بۆ هەڵبژاردنەکانی عێراق و هەروەهاش پشتیوانی خۆی بۆ چەند کاندیدێکی سربەخۆ ڕادەگەێنێت و هەروەهاش لە پرۆژەی ئێمەدا کە بە نووسراو دەیخینە بەردەستی بەڕێستان بۆ بەردەم کەناڵەکانی ڕاگەیاندن دیارە لێرە زۆرە بۆ وێنای خوێندینەوە هەڵوێستی خۆمان ڕادەگەین و هەر کەس و کاندیدێکی تری لە چوارچێوەی ئەو پرۆژەیەدا کار بکات لە شوێنە جیاجیەکاندا دیارە لە سنووری ئەو شوێنانەدا کە ئەم کاندیدانەی تێدایە مەجالی تێدایە گفتوگۆ بکەین بۆ دەنگدان. دیارە وەک دەزانن عێراق لە سەردەمی ڕژەمی حیزبی بەعزدا بە عێراق و هەرێمی کوردستانەوە ئەو دۆخەنا لەبارەی تێپەڕان کە مێژوویەکی پڕنەهامەتی بەڕێکرد لە دوای شەڕی کەندا و گۆڕانکاریەک ڕوویدا و لە ساڵی 2003دا بەڕووخاندنی ڕژێمی بەعز گۆڕانکاریەکان قۆناغێکی تری بەخۆیەوە بینی بەڵام لەنەو قۆناغە و لە سەردەمی ڕژێمی بەعزدا ئاهێک بەبەری خەڵکی عێراقدا نەهاتەوە و لە دوای 2003 و لە 2005ەوە کە پرۆژەی دەستوری عێراق پەسەند کرا و لە چەند زنجیرەیەکدا هەڵبژاردنەکانی عێراق و حکومەتی یەک لە دوایەکی عێراق بەڕێوە برا و بە هەرێمی کوردستانیشەوە دیارە دۆخەکە هەتا ئێستای لەسەر بێت خەڵکی عێراق لە نائارامی و لە نائیستیقراریدا ژیان دەکەن و لە ئێستادا پێویستە عێراقیەکان هەرێمی کوردستان ئاهێک بەبەریان نابێتەوە. بەڕێزانە هەمووتان ئەزانن کە تەفگەری ئازادی کۆمەڵگەی کوردستان وەکو بزوتنەوەیەکی سیاسی کۆمەڵایەتی ئەخلاقی ئۆپۆزیسیۆنێکی دیموکراتی هەمیشە خاوەن پرۆژە و هەڵوێستی خۆی بووە لە هەموو بۆنە و لە هەموو یاد و لە هەموو ڕوودا و ڕۆژە بە جیاوازەکاندا تەفگەری ئازادی خاوەن ڕای خۆی بووە و بە شێوەیەکی بەردەوام پرۆژەی هەبووە پرۆژەی پێشکەش کردووە لە هەموو بوارە جیاجیەکاندا. ئەوەی کە دەبینین ڕخنەی هەموو لایەکمان هەیە لەو نوێنەرانەی یاخود لەو حزب و لایەنە سیاسیانەی کە نوێنەرایەتی گەلی باشووری کوردستانیان کردووە بە تایبەتی لە پەرلەمانی عێراقدا پێمان وا بووە کە زۆر کەم توانراوە نوێنەرێکی ڕاستەقینە بنێرێتە پەرلەمان. تەفگەری ئازادیش وەک هەمیشە پرۆژەیەکی ئامادە کردووە پرۆژەکە لە بەردەمی بەڕێستان و ڕاگەیاندنەکانە و لە ڕۆژانی داهاتوو لە ڕاگەیاندنەکانەوە بڵاوەکرێتەوە. لەم پرۆژەیەدا لە هەموو بوارە جیاجیەکانی سیاسی، ئابووری، پەیوەندی، ئیداری، بواری ژنان، گەنجان، بودجە و مافی هاوڵاتی، سیستەمی پەروەردە و تەندروستی و هەموو بوارەکانی دیکە لە پرۆژەی تەفگەری ئازادیدا جێگەی بۆ کراوەتەوە و پرۆژەی خۆمانمان پێشکەش ڕای گشتی کردووە و دەکەین و لەو چوارچێوەیەدا تەفگەری ئازادی بە هەستیاریەکی زۆرەوە پشتگیری لە 4 کاندیدی سربەخۆ کردووە بە خوێندنەوەی کەسێتی ئەوان ڕابردووی ئەوان و بە قبولکردنی پرۆژەی تەفگەری ئازادی و لە هەمان کاتا پرۆژەی خودی کاندیدەکانیش بۆ تەفگەری ئازادی جێگەی بایەخ و جێگەی گرنگی پێدان بووە. ئێمە پێمان وایە ئەم کاندیدانە لەسەر بنەمایەک تەفگەری ئازادی لەسەر بنەمای هەڵسەنگاندنێکی قوڵ و دراسەیەکی زانستیانە ئەم کاندیدانەی هەڵبژاردووە و بە دڵنیایەوە هیچ گومانمان لەوە نییە کە ئەو کاندیدانەی تەفگەری ئازادی هەڵی بژاردون بۆ ئەوەی پاڵپشتیان بکات بۆ ئەوەی پرۆژەی خۆی لە ڕێگەی ئەو کاندیدانەوە بگەێنێتە پەرلەمان وەکو نوێنەرێکی گشتی گەلی کورد بیانێنێتە پەرلەمان و بێگومان نەک تەنها گەلی کورد ئەو کاندیدانە هەڵگیری بیر و فەلسەفەیەکن کە بۆ تەواوی گەلان و پێکاتەکانی عێراق تێکۆشانەکەن لە پەرلەمانی عێراقدا. من پایەزە شیرین عەبدوڵڵا کاندیدی سەربەخۆ ژمارە 33 لە بازنەیەکی پارێزگای کەرکووک. وا دیارە هەموو کەس ئاگادارە کە کەرکووک لە چی بارودۆخێکدا ژیان بەڕێوا بە. بینیمان لە 2003 لە دوای ئەو پرۆسەی کە هات وەکو پێوترێ پرۆسەی ئازادی بەڵام ئازادی نەیەنا بۆ شاری کەرکووک بەداخەوە هەم حکوومەتی فیدرالی و هەم دەسەڵاتی کوردی بەڕاستی نەیانتوانی خزمەت بە شاری کەرکووک بکەن. بۆیە من وەکو کاندیدێکی سەربەخۆ لە سونگەی بەرپرسیارەتیەوە
لەسەر ئەوەی کە من کەسایەتیەکی کەرکووکیم لە ناو کەرکووکە ژیان بەڕێوا بم، هەست بە ئێش و ئازاری کەرکووکیەکانەکەم، بۆیە وەکو کاندیدێکی سەربەخۆ خۆم هەڵبژار بۆ ئەم هەڵبژاردنە. و لێرەوە سوپاسی تەفگەری ئازادی کوردستانەکەم کە پاڵپشتی خۆیان دەربڕی بۆ من و داواکارم لە هەموو کەسایەتیەک لە هەموو ئەو لایەنانەی کە ئەیانەوێ دەنگ بدەن ئەتوانن دەنگ بدەن بە کەسایەتی سەربەخۆ. خۆم بناسیێنم کە من ناوم ڕووناک مەجید فەتاحە، دانیشتووی شاری سلێمانی، پیشەم مامۆستایە، هەڵگیری بروانامەی بەکەلەرەسم لە بەشی باخچەی مناڵان پەروەردەی بنەڕەتی، بازنەی 2 پارێزگای سلێمانی بە ژمارە 24. ئێمە هەمومان نەزانین کە قوت و ئازادی دوانەیەکە کە مافی هەموو تاکێکی کۆمەڵگایە، بەڵام ئەوەی کە ئەیبینین ئێمە ئەو دەسەڵاتدارانەی کە لێرن کە کاندیدەکانیان لە بەغدا لە ئەنجومەنی نوێرانی عێراق تەنها شەڕی بەرژەوەندیەکانی حزبەکانیان و شەڕی بەرژەوەندیەکانی خۆیان دەکەن. لەم چوارچێوەیە بەرژەوەندی گەل و بەرژەوەندی ملت هیچ کاتێ لەبەر چاو نەگیراوە. بۆیە ئێمە وەکو کاندیدێک بۆ ئەنجومەنی نوێرانی عێراق لە شەڕی فراهەمکردنی قوت و ئازادی گەلەکەمان دابین، بۆ ئەوەی ببینە نوێنەرێکی ڕاستەقینەی گەل بتوانین مۆدێلێکی جیاواز لە نوێنەرایەتی کە ببینە نوێنەرێکی ڕاستەقینەی دەنگی گەل کە هەموو قوت و ماف و ئەرکەکانی ماف و ئەوانەی کە بۆ گەل فراهەم بکرێت. لەو چوارچێوەیەدا ئێمە شەڕی ئەو بانگەوازی یاخود شەڕی ئەو مافانەی گەلەکەمان بکەین. بۆ تەفگەری ئازادی کۆمەڵگای کوردستان بۆ ئەم پشتگیری و پاڵپشتیە و بۆ ئامادەکردنی ئەو مەراسیمە. من محەممەد حەسەن حەمەد لەدایکبووی ساڵی 1970 بناری قەندیل، دانیشتووی بناری قەندیلم، بەکالۆریۆسم هەیە لە ڕاگەیاندندا، بۆ ماوەی 7 ساڵە لە بواری شارەوانی و خزمەتگوزاریدا لەو ناوچەی خۆم کار دەکەم. خۆشبەختانە خەڵکی دەبەرەکەم شایدی ئەو خزمەتانە دەدات کە لە ڕابردوودا کردومانە بە گوێرەوە ئیمکاناتی کە لە دەستماندا هەبوو. بە زەرورمان زانی کە و خەڵکانی دڵسۆزی ئەو ناوچەیەش دەبەری ڕاپەڕین بەگشتی و قەزای دوکان و قەڵاتزە کە دەکەونە بازنەی چواری پارێزگای سلێمانیەوە. بە زەرور زاری کە لەم پرۆسەیەدا کە نوێنەرێکی ڕاستەقینەی ئەم دەبەرە بچێتە پەرلەمانی عێراق. ئێمە دەزانین کە 4 خولی پەرلەمانی عێراق تێپەڕ بوون، بەڵام هیچ گۆڕانکاریەکمان لە ئاستی ئەم ناوچەیەدا نەبینیوە کە نوێنەرانی ئەم ناوچەیە یاخود نوێنەرانی کورد بەگشتی لە عێراقدا سەبارەت بە دۆخی ئەم ناوچانە کردویاتە. بەخێرهاتنی هەموو لایەکانەکەم، ئەگەر چی لای هەندێکتان ینی نامۆنیم، بەڵام دەمەوێت خۆم پێتان بناسیێنم. من یوسرا ڕەجەب کەمەر لەدایکبووی ساڵی 1970 هەڵگری بڕوانامەی ماستەر لە یاسای نێودەوڵەتی مرۆیی لە زانکۆی سلێمانی، ماوەیەک تقریباً 2 ساڵ بە خۆشحاڵیەوە ئەویان باسەکەم بێژەری بەشی زمانی عەرەبی بووم لە رادیۆتەوار کە دەنگی ژنان بوو لە گەرمیان. رادیۆیەک بوو، یەکەمین رادیۆیە لە عێراق کە داکۆکی لە مافی ژن بکات. لە ڕاستیدا ئەنجا بۆ ماوەی 3 ساڵ و چەند مانگێکیشە ئەندامی ئەنجومەنی نوێرانی عێراقم. سوپاسی و بەرەزانە ئەکەم کە منیان جارێکی تر بەربژێر کردەوە و تەکلیفیان لێ کردووم من خۆم هەڵبژێرم. لە ماوەی ئەو 3 ساڵەدا یاخود 3 ساڵ و چەند مانگەدا لە ئەنجومەنی نوێرانی عێراق توانیمان نوێنەرایەتێکی زۆر جیاواز پیشان بدەین. ئەوەش بوو بەهۆی ئەوەی کە بەدەر لە پیلانی ئیقلیمی دەرەکی پیلانی ناوخۆییش هەبوو دژ بەوەی کە یوسرا نەگا بە ئەنجام، یوسرا نوێنەرایەتی ڕاستەقینەی گەر نەکا، بەڵام ئەو هەوڵانەی ئەوان هەمووی شکستمان پێهێنا. توانیمان لە بەغدا بۆ یەکەمین جار ئەندامێکی
یاخود ئەندام پەرلەمانێکی کورد وەژنیش بێت لە بەغداد بتوانێت داکۆکی لە خاک بکە لەگەل بکە لە شناسی خۆی کە زمانێتی یاخود کللتوری یاخود جلوبەرگی و بتوانێت داکۆکی لە قوتی مامۆسایان و فەرمانبەرانی هەرێمی کوردستان بکە داکۆکی لە کەم ئەندامان بکە داکۆکی لە ژنان بکە داکۆکی لە جوتیاران بکە